هەردوو ڕێبەر لە واشنگتن و سیۆل سەبارەت بە ڕەفتاری درەندانەی حکوومەتی کوریای باکوور بەرامبەر بە خوێندکارەکەی ئەمریکا دوان لە دەمێکدا ئەو پێویستیەش کە پرۆگرامی بەرەو پێشەوەی ناوچی و موشەکی باڵستیی حکوومەتی کوریای باکوور ڕابگیرێت بەڵام بێدەچێت چۆن ئەمە ڕووبدات ڕوانگەی جیاواز لە گۆڕەدایە. بەڕێوەبەرایەتی ترامپ ڕێگای کورتخایانی پێ باشترە پێشی کوریای باکوور تیار بە موشەکی ناوچی باڵستی چینەوان قاڕە بگرێت کە نەتوانێت بگاتە ئەمریکا. واشنگتن جەختی هەڕەشەی بەهێزی لەشکری و گوشاری ئابووری لەلایەن چینەوە کردووە کە لایەنی بازرگانی کوریای باکوورە، بەڵام ئێستا ترامپ پێناخۆشبوونی دەربڕیوە کاوڵەکانی چین کاریگەر نەبوو. ڕێبەری کوریای باشوور پێدا دەگرێت سنووردارکردن لە ڕێگای لەشکری و گەمارۆکان و توێژ لەگەڵ یەک پارسەنگ بکات و ئەوی بە گوێرەی کات گرژەکان کەم بکەنەوە. 진정으로 바라는 것은 پێم وایە کیمیانگ ئەو پەڕەکەی دەستەبەرکردنی ئاسایشی بۆ ڕژێمەکەی دەوێت. پێشنیاری ڕێگای کوریای باشوور ڕەنگە واشنگتن پەسەندی نەکات، بە تایبەتی دوای ئەوەی ڕێبازی توندی ترامپ لەلایەن سەرۆک وەزیری ژاپۆنەوە پشتیوانی لێکراوە. جۆرە کاردانەوەیەک لەلایەن ترامپەوە دەبێت کە بۆچی کۆریای باشوور ئەو ڕێڕەوە ناگرێتە بەر کە پێشتر لە پەیوەندی ئەمریکا و ژاپۆندا دەبینرێت. ڕیاری کوریای باشوور کەوە کارخستنی بە تەواوی سیستمی موشەکی بەرگری ئەمریکا ناسرااو بەتات وە درەنجێ بخات لەبەرەوەی پێویستە لێکۆڵینەوەیکی ژینگەی بکرێت نیگەرانی لە واشنگتۆنی زیاتر کردووە، بەڵام گەلێک ئەم هەنگاوی وا دەبینن لە بەرامبەر هەڵوێستی چین بگونجێت کە بەرهەڵستی چەکی پێشکەوتوی ئەمریکایە لە نزیک سنووری دامەزراندووە. هەروەها ترامپ هەڕەشەی کۆتایی پێهێنان بەڕێکەوتنی بازرگانی ئازادی ئەمریکا و کوریای باشووری کردەوە کە پارەکە کەمی بودجەی 27 میلیارد دلاری پێکێنا. ڕێبەرانی خاون پیشە لە سێوەل پێشنیازی سەرۆکی کوریای باشوور دەکەن کە پێشنیازی 10 میلیارد دلار بۆ کڕینی ئەو شتومەکانەی لە خاچی ئەمریکا ساز دەکرێن بکە کە ترامپ لەسەر توییتی خۆی زۆریان باز لێ دەکات. تویتەرەکانی ترامپ بەشێکی گرنگ لە ڕێنوێنی سیاسی و دۆخی سیاسی ئەمریکا و لایەنی ئابووریە، بۆیە سەرۆکی کۆریای باشوور دەبێت پێشتر پلانی هەبێت کە بەڕێز ترامپ لەسەر تویتەر باسی بکات. سەرۆکی کوریای باشوور بێدەچێت جەخت بخاتە سەر کۆمپانیەکانی وەک هیوندای لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە و 45,000 کرێکاری هەیە و سوودی 138 میلیارد دلاری بۆ ئابووری ئەمریکایە.